لە دوای هەڵهاتنی خۆری ئیدارەکەی جۆ بایدن جیهان چاوی لەسەر ئەو بەرپرس و وەزیرە باڵایانەیە کە فۆرمی حکومەتی نوێ پێک دەهێنن لە کۆشکی سپی و نوێنەرایەتی ئەمریکاش دەکەن لە دەرەوە. یەکێک لە پۆستە سیادیەکانیش وەزیری دەرەوەیە کە 26 ئەم مانگە ئەنجومەنی پیرانی ئەمریکا لە کۆی 100 ئەندام بە 78 دەنگی بەڵێ بەرامبەر 22 دەنگی نەخێر متمانەی بەخشیە ئەنتۆنی بلینکن بۆ ئەو پۆستە. هەروەها ڕۆژی 27 ئەم مانگە ئەنتۆنی بلینکن وەک 71مین وەزیری دەرەوەی ئەمریکا سوێندی یاسایی خوارد. بلینکن لە مەراسیمی سوێن خواردنیدا بەڵێنیدا کار بکات بۆ بنیادنانەوەی پەیوەندیە نێودەوڵەتیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی جیهان. ئێستا جیهان تەماشای ئێمە دەکات. دەیانوێت بزان ئێمە چارەسەری کێشەکانی خۆمان دەکەین، دەیانوێت ببین ئێمە بە بەهێزیەوە سەرکردایەتی دەکەین. من بەڵێن دەدەم بە ئێوە پشتیوانی هەموو ئەو بڕیارانە دەکەم کە دەیدەم. ئەنتۆنی بلینکن پێشتر چەند پۆستێکی باڵای لە حکومەتی ئەمریکا هەبووە و لە سەردەمی ئیداری باراک ئۆباما سەرۆکی پێشووتری ئەمریکا پۆستی جێگری وەزیری دەرەوەی ئەمریکای هەبوو. هەروەها ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بووە. بلینکن تەمەنی گەنجی لە فەڕەنسا بەسەر بردووە و بەو هۆیەشەوە زمانی فەڕەنسی بەباشی دەزانێت. شارەزانی نێودەوڵەتیش باس لەوە دەکەن بلینکن بەوە ناسراوە کە دوژمنی تورکیایە. لە لەدوانی سێن خواردنەکەشیدا سەبارەت بە ئێران وتی وەک جۆ بایدن جەختی لە دەکاتەوە ئەگەر ئێران پابەندی ڕێکەوتنی ئەتۆمی ببێت ئەوە واشنگتۆنیش هەمان شت دەکات. سەبارەت بە پەیوەندیەکانی ئەنتۆنی بلینکن لەگەڵ کوردیشدا ئاشنایەتیەک هەیە و لە ساڵی 2016 لەگەڵ برێت مەکگۆرک کە ئەو کاتنوێنەری تایبەتی ئۆباما بوو لە هاوپەیمانی نێودەوڵەتی سەردانی هەرێمیان کرد و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆبوونەوە. مەبەستی ئەو سەردانش هاوکاریکردنی ئاوارەکانی ڕزگاربووی دەستی داعش بوو. هەروەها لەبارەی کوردەکانی ڕۆژئاواشەوە ئەنتۆنی بلینکن بۆ چوونی وا بوو کە بۆ شکاندنی داعش دەبێت کوردەکانی سووریا پڕچەک بکرێن.